بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. کۆبوونەوەی ژمارەدەی یاسایی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی بەڕێوەچوو گفتوگۆ لەسەر دوو پرسی تایبەت کرا. کێشەکانی منداڵان و هاوڵاتیان و خاوەن پێداویستی تایبەت و خانەوەدەکانیان گفتوگۆی لەسەر کرا. پەرلەمانتارە ئەم پرسیارەکانیان ئاڕاستەی وەزیری کار کرد. ئەندامێکی لیژنەی کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەداخەوە وەزیر هیچ قسەیەکی دڵخۆشکەری بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان پێنەبوو. راپۆرتەکە جەنابی مامۆستا عومەر ئامادەی کرد بۆ بە ناوەڕۆکێکی جەوهەریانە و جوان تەنانەت تیشکی خرسۆتە سەر هەموو گرفتەکانی کە مندام و خاوەن پێداویستی تایبەت و چارەسەر و معالەجەکانیشی خستۆتە ڕوو. ئێمە ئەمڕۆ دوای چەند جارێک داوامان کرد لە سەرۆکاتی کە ئەو بابەتە بخرێتە بەرنامەی کارەوە و ئەمڕۆ کاخرایە بەرنامەی کار و راپۆرتەکەمان لەلایەن لیژنە و جەنابی مامۆستاشەوە خرایەوە ڕوو. بەدەمەوە هاتنی وەزیر بۆ پەرلەمانەوە و کارێکی ئیجابیە ئێمە دەستخۆشی لێکەین، بەڵام وەڵامەکانی وەزیرەوەی جێگەی نیگەرانی زۆر دڵخۆشکەر نەبوونەوە خۆی وێنادەکە کە وەزارەتێکی گەورەی لەبەردەستایە کە لە ناوەندی بڕیارایە کە تەنفیزیە کە ئەتوانێت هەر ئەو راپۆرتەی کە ئەمڕۆ جەنابی مامۆستا ئامادەی کردووە بە چارەسەرەکانەوە بیبا بۆ ئەنجومەنی وەزیران چارەسەری زۆربەی گرفتەکانی کە منداڵان و خاوەن پێداویستی ئەکرێ. تەوەری دووەمی کۆبوونەوەکە بریتی بوو لە قسەکردن لەسەر پرسی پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە بەها پیرۆزەکان. بەڵام لە بڕیارێکی کتوپڕدا سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوەکەی کردە داخرا و دوور لە چاوی میدیا کۆبوونەوەکە بەڕێوە چوو. ڕووپاگ ئەحمەد کە خۆی پێشنیازی گفتوگۆیان پرسەی کردهبوو ئەم کارەی سەرۆکایەتی پەرلەمان بە نایاسایی دادەنێت. چیتر سوکایەتی بە پیرۆزیەکانی ئاینی ئیسلام و هەروەها قیم و بەهای کۆمەڵگەی کوردەواری و هەروەها یاسەبەرکارەکان نەکرێت چونکە 1995 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە و بەگشتیش خەڵکی هەرێمی کوردستان لە هەر پێشێلکاریەکی دابوو نەریتی کۆمەڵگەی کوردەواری ناڕازیە و خستیانە بەرنامەی کار. ئێمە دەستخۆشیمان هەبوو کە خستیانە بەرنامەی کار، بەڵام بەداخەوە بەخشی ڕاستەخۆیان ڕاگرت. پێم سەیرە سەرۆکایەتی پەرلەمان ئەوەندە لاوازە جورئەتی ئەوەی نییە پەرلەمانتاران بەڕاستە و خۆی و هەروەها لە شاشەکانەوە پەیامی خۆیان بگەێنە خەڵکی هەرێمی کوردستان، چکە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان بزانێ پەرلەمانتار دیفاع لە چی قیم و بەها و ئەخلاقی کۆمەڵگە دەکا، یعنی چۆن قسەی لەسەر دەکا. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە دوای تەواوبوونی بڕگەی یەکەمی کۆبوونەوەکە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمانیان کرد. هۆکارەکەشیان بۆ گەڕاندەوە کە ناکرێت پرسێکی گرنگی وەک بێڕێزی بە پیرۆزەکانی ئیسلام بکرێتە کۆبوونەوەیەکی داخراو. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.